زۆر دەزانین کە ژێرپەنجەی مەمک ئەو نەخۆشیەیە کە ژنان گیرۆدەی دەبن لە کوردستان و لە جیهانیشدا بە تایبەتی، بەڵام لە ئێستادا ئومێدی چارەسەرەکان لە جیهان و لە هەرێمی کوردستانیشدا زیاترە. بەڵام داخەوە هەندێک لەو نەخۆشخانەی ژێرپەنجەی مەمک ئەو بەشەی جەستیان لە دەست ئەدەن. گوڵاڵە پشدەری ساڵانەکە وەک ژنێکی کورد لە هۆڵندا کات دەکات بۆ هاوکاریکردنی ژنانی توشببووی شێرپەنجەی مەمک. ئێستا ڕاستەخۆ لە ڕێگەی سکایپەوە خات و گوڵاڵە پشدەریمان لەگەڵا کە هاوکات ڕاوێژکار و پەرستارە لەیەکێک لە نەخۆشخانەکانی شێرپەنجە لە شاری ئەمستردام لە هۆڵندا. دیارە گوڵاڵە پشدەری بەدەر لەو کارە خێرخوازی کە ئێستا دەپی هەستاوە کە لە درێژەی بەرنامەکە زیاتر گفتوگوی لەگەڵ دەکەین. خۆیشی خانمێکی نووسەرە کە تێدا لە ماوەی ژیانیدا لە هۆڵندا چەندین دەستنووس و چەندین کتێبی لەبارەی بەتایبەتی لە بابی تەندروستیدا نووسیوە. من سەرەتا دەچینە لای گوڵاڵەخان. گوڵاڵەخان سڵاوت لێ بێت، ئەم کاتت باش گەرگوێبستی دەنگی من بیت. یەکەم پرسیار لەو دەست پێ دەکەین کە گوڵاڵە پشدەری بتوانێت بە کورتی خۆی بناسێنێتەوە لە ئێستاشدا لە هۆڵندا کاری چییە؟ بەیانیتان باش، ڕۆژی ئێوە و بینەرانی عەزیزی کورد باش. زۆر سپاس بۆ بانگەشتنا. منیش کچێکی کوردم، کوردێکم لە هەر لە ئێوە، هەر لە هەر کوێ بم، لە هەندەران بم یا لە کوردستان، دڵم هەر لای ئێوەیە. پەنابەرم چەند ساڵێکە لێرە، نزیکەی 30 ساڵێکە لە دەرەوە. پێشتریش هەر لە ئێران پەنابەر بووم. یعنی ئاواتمە بە ئارامی لە وڵاتی خۆم بژیم، ئاواتمە کە خزمەت بە خەڵکی هەژار و چینی خوار و مامنوانم وەندی کوردستان بکەم و بۆ ئەو مەبەستەش تا ڕادەیەک ئامانجەکانم پێکراوە لەخوا بەزیاد بێ، چ لە هۆڵەندا بم چ لە کوردستان توانیمە خزمەتی مرۆڤایەتی بکەن، بەوەش سەربەرز. گوڵاڵەخان با و پرسیارە بکەین. گوڵاڵە بۆچی بیری کردەوە لە یەکێک لە سنتەرەکانی شێرپەنجە کار بکات لە هۆڵندا؟ بۆ کارەکە چی بوو؟ کاک ڕانج پێشەوەی خۆم تووشی شێرپەنجەی مەمەک بم لە 2007 هەمووەکو پەرستیارێک لەو بەشە کارم دەکرد لە خەستەخانەی QMC ئامستردام. دوات پێشتریش کۆڕ و سیمینارم دەدایەوە بە هاوکاری پزیشکان و پەرستیارانی هاوکارم بۆ کۆچبەران بۆ ژنانی کورد. بەڵام کاتێک کە خۆم توش بووم زیاتر هەستم بە ئازارەکانی ژنان کرد. بەڕاستی بینیم کە لێرە بەتایبەت لە هۆڵندا کلتور و شێوەی جیاوازی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشیەکە لەگەڵ کۆچبەران چۆنە، ینی تاکو و هۆڵندیەکان خۆیان. ئەنجا دواتر کە من بە ئاشکرا لە میدیاکان بڵاوم کردەوە بەڵێ شێرپەنجەمە تەبۆم لەسەر هەڵگرت، بەو تەبۆیی کە لەسرم هەڵگرە و پەردەیەی کە لەسرم هەڵگرت کە مایەی زۆر جار شەرمە قسەی لەسەر بکەن، ترسا، نەزانینە، ئەوە وای کرد کە هاوچارە نووسانم و کەسوکاریان بە ئاسانی بتوانن ڕوو لە من بکەن و ترس و گومانەکانیان لەگەڵ من دابەشکەن، منیش بتوانم ڕێنماییان کەم. ئەو پرسیارانە یەکجار زۆر بوو، بۆیە بەڕێنمدا بڕیارمدا کە لێرە لە ناو شێرپەنجەی مەمک چالاک بم، لە ناو ڕێکخراوەکان و لە کوردستانیش سەنتەری پەنا بکەمەوە بۆ یەکەم جار و یەکەم سەنتەر لە کوردستان و لە عێراق کە تایبەتە بە شێرپەنجە. هەڵێ وڵاڵەخان دواتر باسی سەنتەری پەناش دەکەن لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا کار و پیشیان چییە؟ بەڵام گوڵاڵەخان دەمەوێت لە ئێستادا تۆ پرۆژێکی گەورەت گرتوتە دەست کە تۆ ئەوەیە کە ئستنگی سەناعی بۆ ئەو کەسانە بۆ نەخۆشانی ژێرپەنجە دروست دەکەیت و بە شێوازێکی بێبەرامبەر دێنێریت بۆ ئەو کەسانی توشبوانی ژێرپەنجە. ئەم کارت حەز دەکەم خۆت باسی لێ بکەیت کە چۆنە چۆن سەری هەڵدا و وەروەها تا چەندێک توانیتانە ئومێد یاخود دڵخۆشی بگەڕێنە بۆ کەسانی کە تایبەتی بە ئەو خانمانی کە تووشی نەخۆشی ژێرپەنجە بوونە و بەشێک لەو ئەندامی جەستیان لەدەستداوە. بەڵێ خانمی لاو ئێمە کاتێک کە بۆ خۆم توش بووم زانیم سینگێکی تەخت وەکو هاوشێوەی پیا و چەند ناخۆشە. مەمەک
خۆی کورد هەر پێی ئەی بە بڵێ مەمەک ناوی مەمەک بێنە مەمەک تەنها بۆ سێکس نییە مەمەک زۆر ڕۆڵی گرنگی هەیە بۆ جەستەیشن بێجگە لە شیر بێجگە لە سێکس چێش هەروەها بۆ ڕێکوپێکی جەستەیە بۆ تەوازنە بۆ هاوکێشیە ئەگەر مەمکێک نەبێ هاوکشی کێشەی ستونی جونگەکان دەبێت پشتێشە دروست دەکات شانێشە دروست دەکات ئەنجا لە سەروی هەموو شتیانەوە گرفتی دەرونی دەبێت بۆ ژن ئەوەش زۆر زۆر گرنگە کە ئەو شوێنەی کە بڕاوەتەوە جێگرێکی هەبێ ئەویش لێرە ڕێگەی زۆر جیاوازی هەیە دەتوانن مامگو بچێننەوە بە نەشتەرگەری یان شێوە ئاسانەکەی کە بە مامکی سلیکۆنە دەستکرد کە دەیخەیە ناو مەمەکدان دەتوانن ڕۆژانە ژنان بە خۆیانەوە هەڵێگرن و شێوازەکەی تۆ کامەیە گوڵاڵە خان کە پێشکەشی خانمانی دەکەیت ئەو شێوەی من مەمکی سلیکۆنە کە دەخرێتە ناو مەمەکدان لە ڤیدیۆیەکدا لەو چەند ڕۆژەدا بڵاوم کردەوە کە چەند نەوعی هەیە چەند جۆری هەیە کوالیتی جیاواز تەبارەکانیان جیاوازن شێوەکانیان جیاوازن ئەوانە دەخرێنە مەمەکدان یاوەیە هەر بە سینگەوە دەخرێن باش گوڵاڵە ئەگەر پێمان بڵێ گوڵاڵ ئەگەر پێمان بڵێ تۆ ئەم هاوکاریانە کۆ ئەەکەیتەوە ئەم هاوکاریانە چۆن یعنی بەردەستەکەی چۆن کۆیەکەیتەوە لە کوێ ئەیهێنی بە تایبەتی ئەوەی کە تۆ ئەو کەرەستەی کە باسیەکەی کەرەستەیەکە ینی لەوە ئەچێ کەرەستەیەک بە پارێکی زۆری پێ بدرێ هەتا بتواندێ بەدەست بخرێت تۆ چی ئەەکەی لەو بوارەیە ینی چۆن کۆیانەکەیتەوە کاتێک خۆی من یەکەم مەمکی خۆم کە لە دڵنیایی وەرگرت لە بیما چونکە لێرە هەر ژنێک دەتوانێت 2 ساڵ جارێک مەمکێک وەرگرێت لە دڵنیایی جا ئەو مەمکە 2 ساڵ باش دەمێنەکە هیچ 2 ساڵی کەش دەتوانی بە کاڵکی بێنی یعنی من ئەو مەمکانە کۆ دەکەمەوە یان ئەو مەمکانەی کە هەر ببورن بەکار نەهاتوون جا لە بەلژیکایە لە ئەڵمانیایە زۆربەی لە واتە کارەکە خێرخوازیە یعنی لە خەڵکی وەرئەگری من لە نەخۆشخانەکانی وەردەگرم ئەو بەشەی شێرپەنجە کە مەمکەکان دەگەڕێنەوە یان لەو فارمانە ئەو کارگانەی کە مەمکەکانیان زیادن ئەو دەیدەن بە من ئەویش بە ڕێگەی کۆمەڵەی شێرپەنجەی مەمک کە من ئەندامێکی چالاکم لەسەر ئەوان هەر بە ڕێگەی ئەوانیش هاتمە ناو تەلەڤیزیۆنەکانی ئەوە ئەم ڕۆژنامە گەورەکانی وەکو تەلەگراف و پارۆڵ و هاتمە ناو دام و دەستگاکانی بەناوبانگی تاقی ئەوانە من دەناسن هەر کاتێ بڵێن شێرپەنجەی مەمک و کۆچبەر گوڵی عەبدوڕەحمان بەو ناوەم ئەوە دێتە پێشیان و هاوکاریەکانی خۆیان بۆم دەنێرن یان بە خۆم دەچم خۆی دەکەمەوە شار بە شار بەڵێ گوڵاڵە ئەو خانمانە چۆن دەتوانن ئەو مەمکانە وەربگرن شێوازی پەیوەندیکردنیان بە ئێوە چۆنە ئێوە خۆتان چۆن ئامار و یاخود داتای ئەو ژنانە وەردەگرن کە پێویستیان بەو مەمکە دروستکراوانە هەیە ئێمە لە ساڵی 2011 کە پەنامان دروست کرد بە هاوکاری چەند هاوکارێکم لە ناو ڕێکخراو ئێمە مەمکەکانمان ناردنەوە سەرەت بەڵێ بەڵێ فەرموو لەوێ پەرستیارم بۆ گرتن وانەم پێدان وەرکشۆپم پێدان چۆن دەیان بەخشێت چۆنکە ئەندازەکان جیاوازە دەبێت ئەندازەی ژن بگرن شێوەکانیان دواتریش کە ڕێکخراوماندانا لە ناو ڕێکخراوی خۆماندانا بە خۆشم لەسەر ئەرکی خۆم چەند جار دەمرد بۆ نەخۆشخانەی میوا لە سلێمانی لەوێش هەروەها وەرکشۆپماندایەوە لەو بارەیەوە بەڵێ ئیتر بەو شێوەیە باشە دەیان نێرینەوە بۆ کوردستان باشە گوڵاڵە تۆ بێجگەلەوەی کە لە کاری ئەو خێرخوازیە کارەکەی دووە لە سنتەرێکی گرنگی بڵێن بەرەنگاربوونەوەی شێرپەنجە یا چارەسەرکردنی شێرپەنجەیت لە هۆڵەندا لەگەڵەوەشە ینی لە بواری نووسینی
کۆمەڵێک پەرتووکە دەرکردووە یا نووسیوتە سەبارەت بۆ ڕێنمایانەی بۆ ژنان یعنی بە تایبەتی ئەوانەی کە توشببووی شێرپەنجەی مە بکەن ئەگەر بکری ئاماژەیەکمان بۆ بەی چەند پەرتووکت نووسیوە و پەرتووکەکان زیاتر چین یعنی ئەوانە بە کوردینە شێرپەنجەی مەمەک ڕوبەڕووبوونەوەی گرێەکانی نائاسایی باشە زوو دۆزینەوەی خۆ پاراستن بیرم لە هەر شێرپەنجە خۆی چییە؟ شێرپەنجەی پڕۆستات واتە بێجگە لە شێرپەنجەی مەمک بیرە لە شێرپەنجەکانی تریش کردوێتەوە پەنا بۆ گشتی بوو بەڵام ئێمە جەختمان خستۆتە سەر شێرپەنجەی مەمک چونکە کۆ ئەندامێکی بەعیبە سەیر دەکرێت خەڵک باسی ناکات و زۆربەی ژنان توشبووی ئەو نەوە شێرپەنجەن دەناخۆ ژنان هەن توشبووی شێرپەنجەی ڕێخۆڵەشن شێرپەنجەی سیەکانن بۆیە ئێمە زیاتر جەختمان لەسەر شێرپەنجەی مەمک کردوتەوە هەتا شێرپەنجەی سیەکان کە شێرپەنجەی حتا کیمیایی بۆ منداڵان ئەوەشمان خستۆتە بەردەست لە نەخۆشخانەکان لە بەردەستدایە لە هیوە و لە نانەکەلی کیمیایی چارەسەری کیمیایی کاتێککە کیمیایی وەردەگرن چۆن خۆیان بپارێزن لە دواکێشەکانی کیمیایی چیان ڕوبەڕوو دەبێتەوە تیشکی شم نووسیوە ئەو چاپ نەبووە بەداخەوە ئەوانە هەمووی بە کوردیە لەسەر ماڵپەڕی خۆمان پەنا کە بەداخەوە پەناش بەهۆی کێشەی ئابووری ئەو مانگە دام خستووە دەنا بە پێدێف هەر هەمویان لەسەر مەڵپەڕی پەنادا دەم بەزاندە بوون بەڵێ گوڵاڵەخان کۆتا پرستا دەمیست باز ئەلەوە بکەم لە ئێستادا پرۆژەکەت بەکوێ گەشتووە دیارە خۆت باسی لێو دەکەیت کە مانگێکە کە پەنا وەستاوە کارەکانتان بەکوێ گەشتووە و هەروەها بە تەمان یاخو پلانتان بۆ داهاتوو چی دەبێت یەک ئاماژەی بچووک من لە ئەنجامی دارایی کتێبەکەم کە بە هۆڵندی نووسیمە و کەوتە ناو میدیاکانی هۆڵندا 21 توانیمە خەرجی ئەو مەمکانە بە ئەستۆی خۆم بگرم بێجگە لە جارێک کە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی کوردستان و جارێکیش بە بڕی تەنها سەپدانەیەکی لەو نامی کە سەرەتاییەکان کە وەزارەت کردی جارێکیش نەخۆشخانەی هیوا جارێک نەخۆشخانەی نانەکەلی دەستیان خۆش بێت تێچوونەکەیان وەستۆی خۆیان گرتووە پرۆژەی ئێمە بەداخەوە ئێستا کەمتر بۆتەوە ینی بەڕاستی ناومێدیەک پێمانەوە دیارە چونکە هاوکارم لە هەولێر وەستاون لە کار و چالاکی تا ڕادەیەک منیژ لێرە کە ئەو مەمکە سیلیکۆنانە کۆ دەکەمەوە بەهۆی کێشەیەکی تەکنیکی ڕێکخراوەکەمان لەوێ کە دەبێت نوێ بکرێتەوە لە 2011 دروست کراوە بەڵام دەبێت خۆی نوێ بکاتەوە بەهۆی هەندێک گرفت نەمانتوانیوە نوێی کەینەوە تا ئێستا چونکە ئەندامانی دەستەی دامەزرێنەر فراوێسن لە وڵاتەکانی کەن لە ناو کوردستان نین من بیر لە ڕێگە چارەسەریەک دەکەمەوە کە ئایا نەخۆشخانەیەک ئەو ئەرکەی من وەستۆ بگرێ و منی شاوکاریان بکەم لە کوردستان لێرەڕا ئەوان لە کوردستان من لێرەوە وەکو نەخۆشخانەی هیوا یان نانەکەلی یان ئەوەیە کە یەکێکی بازرگان بێت کڕین و فرۆشتن بەوانە بکات ئەوەشی تر لە دەستی خێرخوازی ئێمەدا نامێنێ بەداخەوە بەڵێ گوڵاڵە پشتەری ڕایشکار و پەرستار لە یەکێک لە نەخۆشخانەکانی شێرپەنجێ لە شاری ئەمستردام می هۆڵندا زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو هاوکاریانی کە پێشکەش بەشدان و بە خانمانی دەکەیت هیواداری پلانەکانت هەموو ئەو ئامانجانی کە تۆ هەتا کە تێدا هەمووی لە چەند خەونێکی جوان و ڕەنگاو ڕەنگدا خۆی دەبینێتەوە بێتە دی.